بیندەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت لە سەرەتادا داوای لێبوردن دەکەین بۆی دواکەوتنی پێشکەشکردنی پرۆگرامی باسی ڕۆژ بەهۆی گرفتی تەکنیکیەوە کە لە بەغداوە گرفتی تەکنیکی هەبوو. میوانەکەمان دیارە لە بەغداوە لەگەڵمان بەشدار دەبێ. ئەمڕۆ باسی ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە داخوازی و داواکاری مەسیحیەکان لە عێراق و پرۆژەی ئەوان کە لە پەرلەمانی عێراق پێشکەش کرابوو بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە یۆنادم یوسف کەننا سکرتێری گشتی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری و ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. بەڕێز یۆنادم یوسف کەننا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سەرەتا با لەوەوە دەست پێ بکەین دیارە کاتێکی زۆرمان لە دەست چوو. ئێوە داوای ئەوە دەکەن لە پەرلەمانی عێراق ناوچەی دەشتی نینەوە وەکو ناوچێکی وێرانکەر پێناسە بکە. بۆچی ئێوە تەنیا داواکاری بۆ دەشتی نینەوە دەکەن لە کاتێکدا زۆربەی باژێر و شارەکانی عێراق ئەوانەی کە داعش دەستی بەسەرداگرتبوو زەرەر و زیانی بەرکەوتووە؟ بۆچی تەنیا ئێوە داوای دەشتی نینەوە دەکەن؟ زۆر سپاس. پێشەچی ئێمە بە تنێ نین، ئێمە و برایانی تر هەمومایان خەڵکی دەشتی نێونەوە لەگەڵمان بوون، چ لە شەبەک و لە برادرانی ئێزدیاتی و هەروەها تورکمانی شیعە و هەمومان پێکەوە بووین، نەک تەنها مەسیحی بوون. ئەمە یەک. دووهەم ئەو شوێنانە کە لە ژێر دەسەڵاتی داعش بوونە، چ لە شنگال و چ لە دەشتی نینەوە، فەرقێکی عەرد و عەسمانە تەئسیر و زەرەرمەندی لەگەڵ ئەو ئاردانی ترکە مهادم بوون یا یعنی بەیعیاندا بوو بۆ داعش، وەکو هەندێکی لە خەڵکی مەسەلەن حەمام العەلیل و شەرگات و شوێنەکانی تر ئەوان وێران نەکراینە. 200-300 زەرەری دیبینیە، بەڵام نەک وەکو ئەوە منتقەی ئێزدیاتی کە مەسەلەن مەزابحی تیاکەوتووە، سەبی تێبووە و هەروەها مەناتقی دەشتی نینەوە 70-60-50% زەرەرمەند بوونە. و دوایی جگەڵە ئەمە ئەو کەسانە کە دەوروبەری ئەو منتیقانە بەغدێ قەرەقۆشە لەگەڵ کەرەملێش و بەرتلا و تلکێف، ئەوان هەمووی شتێکە تاڵانیان کرد، ئەوەی تاڵان نەکرا بێشماڵەکانیان سوتاندووە. ئەمڕۆ خەڵکی ساحل الئەیسەری مووسڵ هەموو دوای 2 هەفتە 3 هەفتە دەگەڕێنە ماڵی خۆیان، هیچ شتێ نەقەوماوە. بەڵام ئێمە خەڵکی ئێمە یان ئەوان ئەتباع و هەللبەیت بن یا ئێزدیاتی بن، ناتوانن بگەڕێن شۆنی خۆیان لە باشی قەو بەحزان 6 مانگی تر ساڵێکی تر، چونکە هەموو تەدمیر بەیەکجاری وێران کراوە. ئیمجا ئێمە تەنها نەبووین، بەداخەوە نەفەسی هەندێک لە برادران کە جارێ کەلتوری زمانی پێشوو لە مێشکیانە ئەمڕۆ لە پەرلەمان دەیانگۆ هەموو شوێنێکی عینشتە. نا عینشتر نییە، داوای لێبوردن دەکەین، فەرقێکی عەرد و عەسمانە. باشە. لە کاتێکدا بەڕێستان باز دەوە دەکەن ئەمە تەنیا پرۆژەی مەسیحیەکان نەبوو، تەواوی پێکهاتەکان بوو کە لە دەشتی نینەوە دەژین. کەوایە بۆچی حکوومەتی عێراق، بۆچی لایەنە سیاسیەکان، بۆچی ئەوانەی کە لە پەرلەمانی عێراقن پرۆژەی تەواوی پێکهاتەکان لە دەشتی نینەوە ڕەت دەکەنەوە یاخود دوای دەخەن؟ هۆکار چییە؟ یعنی ئەوە هەمووی پەرلەمانتاری بەغا نەبوون، تەنها چەند نائیبێکی کە خەڵکی مووسڵن ئەوان لە ژێر مەترسی دابەشکردنی پارێزگای نینەوەن، چونکە وەکو پرۆژێکی هەبوو پێش چەند مانگ باس کرا نینەوە بە 8 محافەزە بکرێ. ئێمە باسی 8 محافەزەمان نەکردیە. یەکی لە پەرلەمانتەران وتی ئەمە ئەجندای تەقسیمی نینەوە. ئێمە ئەجندای تەقسیمی نینەوە نیە، حەقیقەتێکە ئەو پێکهاتانە کە باسم کرد فعلەن زەحایەی داعش بوون، زۆر زیاتر لە پێکهاتەکانی ترکە لە هەمان مەزهەبی داعش بوونایە ئەهل سنە بوون. بەڵام دیسان ئەو 15-20 کەسی ئەوان وایان لێ کرد کە دەبێت سیاغێکی تازە بکرێتەوە. سیاغە تازەش کرا، لەوانەیە 2 ڕۆژی تر ئینشاءڵڵا تەسوید لەسەر دەکرێتەوە، قبول بکرێتەوە. باشە. کەوایە ئێوە گەشتبینن لەوەی پرۆژەی پێکهاتەکان لە دەشتی نینەوە پەسەند بکرێ لە کاتێکدا ئەمڕۆ، ینی لەگەڵ ئەوەی زۆرینەی پەرلەمانتارەکان لەگەڵ ئەو پرۆژەیە بوون، بەڵام لەسەر داواکاری چەند پەرلەمانتارێک لەسەر ڕووشیانەوە ئەحمەد جبووری پرۆژەکە دواخرا بۆ کاتێکی دیکە. ئێوە گەشتبینن کە ئەجندای سیاسی
لە پشت هەڵوەشانەوەی پرۆژەکەی پێکاتەکان نەبێ؟ یعنی پێش هەموو شتێک لەگەڵ ڕێزمان بۆ هەموو کەسێکە بۆ پەرلەمانتاران ئێمە کەلتوری زمانی پێشوو دیگەر قبول ناکەین بە هەرچی شێوێک بێ اینجا ئەیانەوێ بە باشی بە خۆشی بە شەراکەت بێنە پێش بەخێر بێنەوە ئەگەر نەیەن ئێمە هەر ئیش و کاری خۆمان دەکەینەوە ناتوان ئێمە خەباتی ئێمە دوو نەفرێکی کۆنەباسی یان کابرایەکی مەسەلەن شۆڤینیست بێتە پێش هەموو شتێکە تێکی بدا ئەمە چەند کەسێک بوون فعلەن بەڵام وتیان کە دەبێ شامیل بێ هەموو خەلکانی نینەوە زەرمەندن ڕاست دەکا هەموو کەسان زەرمەندن یەکی 10% یەکی 2% یەکی 170% یان 80 یان 100%. اینجا فەرقێکی ئارد و ئاسمانە دەبێ ئەو شتە ڕچاو بکرێتەوە و ئێمە مەسلەی پرۆژەی پێکهاتەکانی دەشتی نینەوە و شنگال و تلافەر ئێمە ئەمە چەند ساڵ ئەتوانین بڵێم چەند قەرن لەو فەرق و جیاوازی لەو عنسوریەت لەو شۆڤینیەت ئێدی تەواو زەحمەتە ئێمە بکو بڵێ دیسان بگەڕێتەوە چۆن زمانی حزبی باعث یان زمانی پێش داعش بگەڕێنەوە دیسان وەکو خۆی ئەمە قبول ناکەین باشە چوار چۆن بێ ئێمە خەباتی خۆمان بەڕێوە دەبین باشە ئێوە ینی ئەوەندەی لە قسەکانی بەڕێستان تێگەیشت بم یاخود دەخوازن وا باسی بکەن ینی واقع حال فەرز دەکەن بەسەر دەسەڵاتداران لە بەغدا لەوەی کە ئێستا ینی دانیشتوانی دەشتی نینەوە ئامادەنین جارێکی دیکە لە چوارچەوەی ئیدارەی پێشوودا ژیان بکەن؟ مەسلەی ئیدارە نییە مەسلەی سیاست و منهجێت و عەقلیەتە کێ ئەو ماڵانە سوتاند کێ ئەو ماڵانە تاڵانی کرد چی سیاستێک بوو لە 2023 تا 2014 یعنی معقولە بگەڕێتەوە وەکو خۆی ئەمە قەت منطق نییە کەس قبول ناکە هیچ کەس قبول ئەوەی وجدانی هەبێ قبولی ناکە نەک تەنها ئێمە هەر خۆیان ئەگەر زەمیر و زمەت و زەمیری هەبێ قبولی ناکە دەبێت بگەڕێتەوە بە شکلێکی تر کە ئەو خەڵکانە فعلەن شەریکن فعلا لەسەر عەردی خۆیان میوان لە ماڵی باوکی کەس نین دانیشتوونە دەبێت ڕێز لێیان بگیرێ ڕێز لە ئیرادەیان بگیرێ و تەواو بڕاوە باش ینی ئەوەی کە پرۆژەی پێکاتەکان ڕەت دەکاتەوە ئەحمەد جبوریە و ئەحمەد جبوریش ئێستا پەیوەندێکی باشی لەگەڵ نووری مالکی هەیە کە کوتلەکەی نووری مالکی گەورەترین کوتلێ لە پەرلەمانی عێراقیدا یعنی لە کاتێکدا ئەگەر ینی پرۆژەی پێکاتەکان لە دەشتی نینەوە ڕەت کرایەوە ئێوە چ ڕێو شوێنێک دەگرنە بەر پێش هەموو شتێکە تەنها ئەو کەسە بەتنێ نەبوو کە باس ناوی بردت نوێنەرانی ئەو ینی نووا پەرلەمانتارانی مووسڵ کە ئەوانە دژ بە ماڵی نجێفین ینی ئەثیر نجێفی یان ئوسامە نجێفی ئەوانە وەکو بڵێ پەنایان کردیە بە مالکی ئەم بە غێری مالکی و دوایی مالکی لەگەڵ ئەوان نییە دژایەتیەک هەبێ یان نەک مالکی بەڵکو بڵێ دەوڵەت القانون هیچ دژایەتیەکی نییە لەگەڵ دژی ئێمە بەتایبەتی دژی تورکمانی شیعیان یان شەبەکی شیعە على الأقل فباوەڕ ناکەم لەگەڵی بن بۆ دژایەتی یان بۆ بەڵام بەڕێز نادم ینی هەمومان دەزانین هەر سیاسەتێک ینی هەر سیاسیەک نزیک بێت لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سەرکردایەتی هەرێمی کوردستان نووری مالکی دژایەتی دەکا و دژی ئەو پرۆژەش دەوەستێتەوە ینی بە شێوەیەک لە شێوەکان ئێستا سەرکردایەتی سیاسی پێکاتەی مەسیحیەکان لە عێراقدا بە شێوەیەک لە شێوەکان بەتایبەت لە دەشتی نینەوە نزیکایەتێکی باشی هەیە لە هەرێمی کوردستان تەنانەت وا باز دەکرێت ینی هۆکاری ڕەتکردنەوەی ئەو پرۆژەیە بۆ ئەوەیە کە ینی ئێوە دەخوازن دەشتی نینەوە بخەنە سەر هەرێمی کوردستان یعنی نەک تەنها دەشتی نینەوەیە بە نسبەتی ئەوان وەکو ئەتوانم بڵێم قەومیەکانی مووسڵ لە مەخمور ئەترسن لە شنگال ئەترسن لە دەشتی نینەوە ئەترسن کە باسی کرد وتی ئەمە ئەجندای تەقسیمی نینەوەیە یعنی قەومیەکانی مووسڵ زیاتر لە مالکی لە غێری مالکی ئەوان زیاتر ئەو هینیان هەیە ئەو کە بڵێ عقدەیان هەیە ئەگەر بووە بە محافەزات لەوانە محافەزە بریاری خۆی وەربگرێ بچێتە بەرەو هەرێمی کوردستان یان لەگەڵ مووسڵ نەبێ على الأقل اینجا لەبەر ئەوەیە
ئەتوانم بڵێم دیسان ئەمڕۆ باسم کرد بە ئستیغرابەوە ڕەدمدا وتم کە ئەمڕۆ دیارە کەلتوری زمانی پێشوو جارێ ماوە لە بینمان ئیمجا فعلن کەلتوری زمانی پێشووە ئەمڕۆ ئازادیە دیموکراسیەتە ناتوانێت فەرزی ئێرادەی خۆی بکە لەسەر من ڕاستە کەس باسی هەشت محافظە نەکردیە بەڵام بریاری ئەنجومەنی وەزیرانی عێراق کە جارێ ئەتوانین بڵێم مالکی لەسەر حکم بوو بریار دراوە کە تووس خورماتۆ محافظە بێ فەلوجە محافظە بێ دەشتی نینەوە محافظێ کابرا ئەڵێ غێر واردە بدستور سەهل نینەوە باش کە باس ناو ئەبرێت سەهل نینەوە یعنی ئەجندایە قابلة سهل جزيرة عربية مثلا سهل اليمن خو أما تاريخيا هر نينوابو أما 4000 صار نينوا إن جا قرتو عاجزي بناوي العربية قصاكي بناوي قومية عربية قصاكي أما شي ترى بلام أو زماني بيشو روي نمايا باش لە پرۆژەکەدا ینی باز لە دەشتی نینەوا دەکرێت کە سێ قەزا لە خۆ دەگرێت حەمدانیە شێخان تلکێف تەنانەت باز لە باشی قەش دەکرێت کە بخرێتە سەر دەشتی نینەوە با پرسیارەکەم تاواکەم ئیتر دەکرێت ڕوونکردنەوە بدەیت بەڕێزی و نادەم ینی ئەگەر تەمەشای جوگرافیەی ئەو ناوچانە بکەین ینی بەشێکیان لە دەستی هێزەکانی پێشمەرگەیەت بەشێکیان لە دەستی سوپای عێراقە ینی ئەمە بە چ میکانیزمێک دەبێ ڕێک بخرێتەوە لە کاتێکدا کە ئەو ناوچانە دابەش بوونەتە سەر سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ ئێمە لە فترەیەکی ئینتیقالین و تەوافقێکی عێراقی هەرێمی کوردستان و دەولی هەیە کە بۆ ڕزگارکردنی وڵات دوای کە بووە یعنی فترەی ئاشتی دوای ئازادبوونی ئەتوانم بڵێم عێراق لە دەستی داعش لەوانەیە مەرحلەی دوم دەبێت دەست پێ بکە 1000 کیلومترە لە سنجار و ڕەبیعە تا مەندلی مشکلەمان هەیە ئیمجاوە دەبێت بە بریارێکی وتو بڵێ ینی بە شێوەی قانون چ مادە 140 بێ چ مادەی پێشوو 58 بوو کە ئەڵێ دەبێ بەغا و هەولێر دەبێ عیلاجی کەن ئەگەر عیلاج نەکرا دەبێ محەکمێکی دەولی هەبێ ئەگەر عیلاج نەکرا دەبێ متحیدە وەسیط بێ لەسەر باشە ئیمجا ئەمڕۆ ینی ناکرێ بە پەلا یان ئاوا یان ئاوا دەبێ ڕێ بدرێتە خەڵک ئێرادەی خەڵک احترام بگیرێ ئیستا وەختی ئەو نییە با خەڵکی باشیکە و بەحزان بگەڕێن با خەڵکی کەرم لێش و بەرتڵا و بەغدێدە بگەڕێنەوە با ترکێ با بگەڕێنەوە با استقرار بێ ئەوجا دەبێ ئەو عیلاجە بەرام بەڕەئی من دەبێ پێکەوە بن ئیمجا لە ئەتوانم بڵێم لە بەغدێدە تا منطقەی ئەلقۆش و شێخان و منطقە دەبێ پێکەوە بن ئەمانە تایبەتمەندیەکی دینی سەقافی تاریخی پێکەوەن ئیمجا ئەمڕۆ جەماعەت ئەترسن مەخموور دەڕوات یان مەسەلەن شنگال دەڕوات یان سەهلێنەوە ئەوە ماڵی باوکی کەس نەبوو ماڵی ئەو خەڵکانەیە لەوێ ئیمجا ئێرادێ ئەوان ببێتە لەگەڵ هەرێم ببێتە لەگەڵ مووسڵ کە زەحمەتە بەڕێی من یان بە شۆنێکی تر ئەوە ئێرادی ئەو ملەتە باشێک ئەمڕۆ چێ مەسەلەن ئەحمەد جبوری یان غەیر ئەحمەد جبوری ناتوانێت بە خورتی ئێرادی خەڵک باشە دابەشبوونی ناوچە مەسیحیەکان یاخود دەشتی نینەوە لەلایەن هێزی ینی هێزی سوپای عێراق و هێزی پێشمەرگە ینی کێشە دروست دەکا بە بۆ چوونی ئێوە مەترسیتان هەیە لە ئایندەدا ئەمە ببێتە کێشەیەک بالتأكيد مصلحتي أو خلقنا قطنية دبي بيكا وبن كأو آليتها يعني أو بارزقا أجر دروس كرا روجكا دبي بيكا وبي أو جه إرادة خلقاني أو بارزقا بهر شكلك بيا أو دبي قبول بكريتو باش بلام لمصلحتي يعني بالتأكيد نية كدابش بكريتو باشا ئێستا ینی قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە لە بەردەم مەسیحیەکانی عێراقدا سێ بژاردە هەیە یەکێکیان هەڵبژاردننی ژیانە لەگەڵ حکوومەتی ناوەند لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا هەندێکیان بژاردەیەکی دیکە لە بەردەم مەسیحیەکان ئەوەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بژین و هەڵبژاردەیەکی دیکەش بژاردەیەکی دیکە لە بەردەم مەسیحیەکانە لە چوارچێوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و UN ناوچێکی سربەخۆ پێک بێن و ئەوان پارێزگاریان لێ بکەن بەپێی دوایی زانیاریەکان بازدەوە دەکرێت کە ینی زۆرترین ڕای مەسیحیەکان ئەوەیە لەگەڵ هەرێمی کوردستان پێکەوە بژین ئێوە چی دەڵێن ئەمبارەوە پێشەکی ئەوەی باسم کرد ئێستا بەر لە لەحزەیەکە ینی ناکرێ حزبێکی بریاری بدا یان شخصێکی بریاری بدا ئەمەتەوە یا ئەوەیتەوەی
دەبێ خەڵکانی ئەو منتیقە دوای تەطبیع چۆن لە دستور مادە 58 دستوری موقت دوای لە مادەی 140 لە دستوری دائمی ئەڵێ دەبێ تەطبیع بکرێ ئەو دوای تەطبیع ئیحصا بکرێ ئەو دوای ئیحصاکە نازانم استیبیان بکرێ استیبتا بکرێ ئەمە ینی ئەمڕۆ باشە بەڵام ئێوە بۆ چوونی خۆتان هەیە دووهەم و بەرچاوڕوونیتان هەیە لەوەی کە بەرژەوەندی مەسیحیەکان لە عێراقدا دەبێت بە چ شێوەیەک بێت بەڵێ یعنی مەسیحەکانی عراق لە باسراوە تا زاخۆن لە سلێمانیەوە تا ئەمبارن هەموو مەسیحەکانی عراق لە یەک شۆنین ئەمە سێ حاڵات یان چوار حالەتە حالەتێکی فدرال گشتی عێراقا حالەتی دووەم هەرێمی کوردستانە ئەمڕۆ کەرکووک جارێ صاف نەبووە ئەو جا دوای دەشتینینەوە ئەم چوار حالەتە دەبێت هەر کەس هەر حالەتێکە ینی بە تایبەتمەندی خۆی هەیەویتی ناتوانم هەمووی هیم بکەم ناتوانم بەڕواری بالا لە هەرێمی کوردستان بی بە معمارە یا مەسەلان سلێمانی ئەمبار یا ئەمبار بمە سلێمانی لە هەموو عێراقین ئمجا ناکرێ هەموو ئەو چوار حالا مەسیحەکانی عراق بە یەک قەڵەم یان بە یەک بریار بدرێتەوە ناتوانم بڵێم خەڵکی بەغاواز بێنن لە منسوور وەرنە هەرێمی کوردستان یا خەڵکی کوردستان وەرنە بەسرا خەڵکی عراقا خەڵکی منطقەی خۆیەتی ئەمن خەڵکی ئەمڕۆ باشە خەڵکی دۆکم ینی حقی من لەوەی هەیە تاریخ زۆر باشە ینی مەقصدم دەبێت ئیرادەی خەڵک احتیرام بگیرێ نابێ مسادرە بکرێ باشە زۆر باشە ینی کاتی زۆرمان لە دەست چوو دوا پرسیارم بەمە کۆتایی دەهێنم ینی ئێوە چۆن دەتوانن بەرگری لە ناسنامەتان بکەن و مەسیحیەکان بپارێزن ینی ئەو فاکتەرانە چین چۆن هەوڵ دەدەن خۆتان بپارێزن بە تایبەت ئێستا ژمارێکی زۆر لە مەسیحیەکان ڕوو لە هاندەران دەکەن وڵاتێکی بەبێ استقرار وڵاتێکی بەبێ ئەوی تر ینی وەکو عراق وای چی لێ هات بەبێ احترامی ئیرادەی مقابل و حڕیەتی مقابل و عەقیدەی مقابل و ثەقافەتی مقابل ناکرێ ئەمڕۆ پێش هەموو شتێکە دەبێت ئاشت بێ لە عراق دوای ئاشتەکە ینی ئیمان هەبێ بە شەراکەت پێکەوە بژینەوە دوای وەکو وتم سێ چوار حاڵەتمان هەیە مەسەن ئەمڕۆ هەرێمی کوردستانە تا حدێک ئێمە موفق بووین لە سەر 92 تا ئێستا بەڵام جارێ ماوێتی لە بەغا جارێ ماوێتی دیارە عەقلێت و کەلتوری خەڵک تا قبول بکە دیگەرانش قبول بکە جارێ ماوێتی دیارە ئەگەر ئاشت نەبێتەوە ئەگەر خەڵک ژیانی بە کەرامەت بەسەر نەباتەوە ئەگەر ئەمن و استقرار نەبێت سوڵتەی قانون نەبێ عەدالەتی اجتیماعی نەبێت دەبێت ئێمە خەبات بکەین بۆ ئەو شتانە بۆ هەموو عراق نەک تەنها بۆ ملەتی مەسیحیت 4.5 ملیۆن تا 5 ملیۆن عەرەب مسلمان لە دەرەوەی وڵاتن ئەمڕۆ بۆچی لە دەرەوەی وڵاتن مناتقێکی یەکجار گەورە لە منطقەی غەربیە یان لە بەغا و لە هەموو شوێنێک چۆڵن ماڵەکانیان چۆڵن ئەوە 10 ساڵ 12 ساڵ ئینجا ئەگەر ئاشتی نەیەتە پێش کەس بۆ کەس باش نییە لە عێراقەوە بە تەکیدەوە وەکو چۆن بەیروت کاتی خۆی شەڕ بوو بەڵام دوای شەر خەڵک گەڕان لە شەرشۆنی خۆیان زۆر باشە پەیامەکەت گەیشت بەڕێز یۆنادم یوسف کەناس سکرتێری گشتی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری و ئەندامی پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی ئەزیەتماندای زۆر سوپاست دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناو بڕێک. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بیسەران و بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژتەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە هەڵوێست و سیاسەتی بەرەی تورکمانی لە هەرێمی کوردستان و پرۆژە و تێڕوانینی ئەوان سەبارەت بە ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان و دەستپێکردنەوەی گفتوگۆکان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بەڕێز ئایدن معروف سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سنتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بەڕێز ئایدن معروف بەخێر بن بۆ باسی ڕۆژ. ئێستا قسە لەسەر ئەوە دەکرێت کۆبنەوەی 5 قۆڵی حزبەکان نەمینێ ئێوە پێشوازی لە بڕیارێکی لەم شێوەیە دەکەن. پێشێکی زۆر سوپاسان دەکەین هەر بە ڕێز و سەڵاوشم بۆ بینێران و بیسەرانی کەناڵی 24 ئەەکەین ئەم بارودۆخی ئەم ڕەوشەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی و ناستقرارە سیاسیە کاریگەری خراپی دروستکە لەسەر بارودۆخەکە ئێمە کە لە دوای پەیامەکەی بەڕێز سەرۆکی هەرێم کە
پەیامەکە زۆر گرنگ بوو لە کاتێکی گونجاو بوو کە ئێمە وەکو جەبهەی تورکمانی وەکو پێکاتی تورکمان لە هەرێمە پشتیوانیمان لێکە چکە پەیامەکە خۆی لە خۆیدا پرۆژەیەکی گرنگ بوو بۆ هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێستاش کە هەفتەی ڕابردوو کە بەڕێز سەرۆکی هەرێم دووبارەکە لە پەیامەکەیدا کۆتاییە بە کۆبنەوەی پێنج قۆڵی کە ئێمەش پێش زۆر گلەیمان هەبوو تێبینیمان لەسەر ئەمە هەبوو لەبەرەوەی کە ئەو کێشانێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەم پرسانێکە لە هەرێمی کوردستاندا تایبەت نییە بەو پێنج لایەنە تایبەتە بە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان تایبەتە هەموو لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان ئێمە پشتوانی لەو ئەکەین کە دەبێت ئەو لایەنانە بەشدار بن لە کۆبنە هەموو کۆبنەوەکان کە تایبەتە بە پرسی سەرۆکایەتیاریم بە پەرلەمان و حکوومەت و ئەم بابەتانەکە گرنگن لە هەرێمی کوردستان ئێمە پشتوانی لە قسەکانی یەکەین کە بۆ بەشداریکردنی ئەو لایەنە سیاسیانە کە لە پەرلەمان و لە حکوومەتن لە کۆبنەوەکاندا کەواتە پێشتر هەستان بەوە دەکرد مافتان خوراوە لەوەی بەڵێ پێشتر وامە کە غومنەکە بوو کە هەبوو بەرامبەر لایەنە سیاسەکان و بەرامبەر پێکاتەکانش ئەمە لە کۆبنەوەکانی ڕابردووش باسکراوە کە ئەو کۆبنەوە سەرۆکایەت هەرێم لەگەر لایەنە سیاسەکاندا ئەو لایەنە سیاسانە کە یەک کورسی و دوو کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان پێکاتەی تورکمان و پێکاتەی کرد و ئاشور کە ئەمانش کە وەکو نەتەوە وەکو لایەنی سیاسی ئێمە داوامان کردو دەبێت بەشدار من ئێمە حتا گرفتمان لە تێبینیمان لەوەی هەبوو کە لە کۆبنەوەکانی پێش هەژدەی نۆی 2016 کە بووە گرفت دوای کە کۆبنەوەی پەرلەمان کرا ئەو کات کە لە هەندێک لایەنی سیاسیندا پێداگریان دەکرد کە نابێت ئەو لایەنە سیاسیانە بەشدار من کە یەک کورسی دوو کورسیان هەیە ئەوە بوو کە پشتیوانی و تاکیدیان لە کۆبنەوەی پێنج قۆڵیانە کرد ئەوە بوو کە ئێمە کۆبنەوەی 16 لایەنی سیاسی کرا لە هەولێر دەربارەی سەرۆکایەتی هەرێم بۆ چارەسەرکردنی ئەوە بوو دیار بوو لە هەندێک لایەن سیاسی بەشدار نەبوون دواتر پاش ئەم کۆبنەوەی پێنج قۆڵی کرا لەگەر لێپسراوەکانی هەرێمدا کە دەربارەی سەرۆکایەتی پچ سەرۆکایەتی ئەمە لە سیاست قبول نەکراوە چونکە ئەمە خزمەتی بەرژەوەندی پێکەوە ژیان ناکە ئەمە خزمەتی بەرژەوەندی ئەم سیاسەتە ناکە کە باسی دموکراسی و پێکەوە ژیان و مافەکانی مرۆڤەکە لەبەرەوەی ئەم لایەنە سیاسەنە کە نوێنەرایەتی لایەنی خۆیانەکە لە پەرلەمانی کوردستان کە بەدەنجی خەڵک هاتوونە پەرلەمانی کوردستان مافی خۆیتیان کە بەشدار بن لە کۆبنەوەکان لەبەرەوەی کۆبنەوەی پێنج قۆڵی ئەم بابەتە ئەو پرسانیان احتوا کرد بوو کە لە پرۆسەکەش سەرکەوتنە بوون لەبەر ئەوەی بە بەشداریکردنی ئەم لایەنە سیاسیانە یعنی لەناو پەرلەمانن کە ئەم لایەنە سیاسانەی کە بە ئیرادی خۆیان بە سیاسەتەکەن ئەو لایەنە سیاسەکان کە نوێنەری ڕاستەقینەی لایەنە سیاسەکان و پێکاتی خۆیانن ئەمانە دەتوانن بەشدار بن ئەمەش شتێکی نوێیە و باشە بۆ دوا ڕۆژ و بۆ داهاتووی هەرێمی کوردستان باش پێشتر داواتان لە لایەنەکان کردبوو کە پێویست دەکات تەواوی حزب و لایەنە سیاسەکانی هەرێم بەشداری بکەن لە کۆبنەوەکان بەڵێ داوامان کردبوو لە ئەمە لە بیدایەتی لە پەرلەمانی کوردستان ئەم شێوازە دروست بوو ئەم شێوازە تەقلیدیە کە لە دوو حزبەوە دروستی کرد ئەمانە ئەم پێنج لایەنە دروستیان کرد ئەم پێنج لایەنە سیاسیانە کە لە پێشتر لە دوو حزبی کە 50 دواتر بوو بە پێنج حزبی کە پێنج فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان لەسەر زۆر شت کە بەبێ ئاگاداری ئێمە یعنی ئاگاداری ئێمەیان نەدەکرد ئیستیشارە بە ئێمەیان نەدەکرد ئیستیشارە بە پێکاتەی تورکمان و کورد و ئاشور و لە ئەو لایەنە سیاسیانە وەکو بزوتنەوەی ئیسلامی و وەکو لیستی ئازادی و ئەو لایەنە سیاسن کە یەک کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان یعنی ئێمە ئاگادارمون باش ئازانی کە پرسی بەمەیان نەدەکرد حتا لەسەر زۆر شتە بوو مەسەلەن زۆر شتە بوو پەیوەست بوو پەیوەنددار بوو بە بێکاتەی تورکمان ئیستیشارە بەمەیان نەدەکرد وەکو کۆمیسیۆن و باڵا کە تهدیدکردنی نوێنەرایەتی پێکاتەکان هیچ ئیستیشارە بەمان نەدەکرا لە نێوان خۆن ئەم پێنج لایەنە ئیتفاقیان دەکرد ئێستاش کە ئەمانە سەبەبن ئەو پێنج لایەنە سیاسە سەبەبن کە ئەو وەزعی لە هەرێم دروست کراوە کە بەڕێزیان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە لەم کاتەدا کە ئەم پەیامەکە کۆتایی بە کۆبنەوەی پێنج قۆڵ دێنێ ئەمە
شتێکی نوێە و شێوازێکی نوێە لە هەرێمی کوردستان ئێمە پشتیوانی لێ دەکەین کە ئەمە شتێکی باش دەبی و لە دوا ڕۆژدا کە یعنی شتی ئیجابی دروست دەکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان پێشنیازێکی لەم شێوەیە یاخود بڕیارێکی لەم شێوەیە دەربکە ئایا بۆ لە مەودووە ئەمە بەمانەی ئەوە نایە ئێوەش پشگیری لە پرۆژەی پارتی بکەن و ینی پشگیری لە سیاسەتی پارتی بکەن لە هەموو دانوستانەکان ئەگەر پرۆژەکان بەرژەوەندی هەرێمی کوردستان بی ینی هیچ ینی ئەگەر پشتوان لێ بکەن ئەمە بەڵام بەڕێزیان سەرۆکی هەرێمی کوردستانە کە پرۆژەی پارتی جودایە و پرۆژەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان جودای ئەمە یەک دووش کە دیفاع لایەنە سیاسەکان ئەکاتن کە دیفاع لە پێکاتەکان دەکاتن یعنی شتە قسە کراوە قسەش کردووە کە لە بەرژەوەندی لایەنە سیاسەکانە باوەڕ ناکەم هیچ لایەنیش سیاسی لە هەرێمی کوردستان دژی ئەم قسەکانێکە یانە بەو مانای نییە کە ئەمە پشتوانێ بسکۆ لەو پێنج لایەنە سیاسیانە پارتیش کە لەناو پێنج لایەنە سیاسیانە ینی بە دەرەجە یەکیش ڕاستە ئەوەی کە جەنابەت باسی لەوە دەکەی تەواو بەڵام لایەنی ناڕازی ئەوانەی کە ڕخنیان لەسەر ئەم بڕیارە هەیە بازدەوە دەکەن هەموو حزبانەی کە لە داهاتوودا بەشداری کۆبنەوەکان دەکەن پشتوانی شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندیان لەگەڵ پارتیە ئەمەوان نابێت وەکو زەبەیە تورکمانی عراقە و هەندێک مەسەل لایەنە تریژ لە برادرانی ئاشور و لایەنەکانی تریش کە مەسەلەن بزوتنەوەی مەسەلەن ئیسلامی کە حزبێکی ئیسلامی و مووقفی دیارە کە هیچ کاتێش پشتوان لە پرۆژەکانی پارتیش نەکردووە مەسەلەن جەبەی تورکمانیش کە پرۆژەکان کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بۆ ئەو کات پشتوانی کردیانێ ئێمە وەکو جەبهە وەکو بەرە ئەو پەیوەندیمان لەگەر پارتی چۆنە لەگە یەکەتی و بزوتنەوەی گۆڕانیشەوە بووە بە یەک مەسافەیە هیچ جیاوازێک نییە ئەم پرۆژەیە کە ئەم پەیامەکەی بەڕێ سەرۆکی هەرێم ئەمە هەموو لایەنە سیاسەکان پشتوانیان لێ کرد ئەمە گرنگ بوو لە کاتێکی گونجاو بوو چکە پێویستی بۆەوەش دەکرد کە ئەم پەیامە هەبێت و پێویست بەوە دەکرد ئەم پرۆژە هەبێت گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتی بە شێوەیەکی عادلانە بە شێوەیەکی دادپەروانە ئەمەش لەبەر بەرژەوەندی خەڵکی هەرێمە کوردستان بوو. ئێستا هەرچەندە لە نێو کووردا ینی ڕابۆچوونی جودا هەیە حزبەکان دابش بوونەتە سەر چەند پارت و لایەنێک لە نێو توروکمانەکانیشدا بە هەمان شێوە دەبیندرێ بەشێک لە بەرەی کوردستانیە بەشێکی دیکە ینی نزیکتر لە هەرێمی کوردستانە قسەی زۆر لەسەر ئەوەیە کە بەرەی تروکمانی من باسی بەرەی کوردستانیم کرد بوورە بەرەی تروکمانی ینی زێدەتر لە تورکیا دەخوێندرێتەوە. ئێمەوە ئابینن کە هەر لایەنێکی سیاسی کە تەمسیلی و نوێنەرایەتی حزبی خۆیەکە بە ئیرادەی خۆی بێتن ئەمە لە پشتوانی لێ دەکەین هەر چ لایەنێکی سیاسی بی ینی تورکمانی بی کوردی بی ئاشوور بی چکە لێرەدا سیاست دەبێت بە شێوەیەکی دروست بکرێتن سیاست دەبێت بە شێوەیەکی عادلانە و دادپەروانە ئێمە لەگەر ئەوە داینینە هیچ لایەنێکی سیاسی کە لەژێر کارێگەکی حزبە گەورەکان بمرێت و سیاست بکە ئەمە خراپ دەگەڕێتەوە بۆ وایە پارتەکانی دیکەی تروکمانی یعنی ئەمە هەندێک سیاسەتی تەقلیدی هەبوو کە پێشتر لە 1970 و لە بیدایەتی 2000 کە ئەم دوو لایەنە بەتایبەت ئەم دوو لایەنە سیاسی کە خاوەن دەسەڵاتن کە دیار بوو ئەمانە بە سیاسەتی تەقلیدیان دەکرد بەرامبەر ئەم لایەنە سیاسە بچووکانە کە دیار بۆ حزبیان دروست دەکرد حزبیان دروست ئەمە لە بیدایەتی نۆتەکان و 2000 ئێستا ئەمانە کاریگەری خراپیان دروست بوو لەسەر سیاسەتی پەیوەندەکان نێوان لایەنە سیاسەکان ئێرەدا ئێمە هیچ جیاوازی لە بینی لایەنە سیاسی تورکمانەکان ناکەین ئێستاش لە هەرێمی کوردستان ئەو لایەنە سیاسیانە هەیە کە ڕادەی خۆیان سیاستەکە ئەمە پشتوانی لێ دەکەین لەگەڵ یاندانانیشن و ئامادەنی بەیەکەوە پێشوازی لە شاندەکانی حزبەکانی دیکە بکەن ئێمە وەکو جەبهەی تورکمانی عراقی کە دیارە کە مرکزی لێ کرد و کە حزبێکی گەورەی تورکمانە لە عراق و لە هەرێمی کوردستان بەو مانای نییە ئێمە لایەنە سیاسە تورکمانەکان قبول ناکەین ئێمە ئەو لایەنە سیاسە تورکمانانە کە بە ئیرادەی خۆیان سیاست بکەن بە ئیرادەی خۆیان نوێنەرایەتی حزب و لایەنی خۆیان بکەن ئێمە وەکو جەبهەی تورکمانی وەکو هاوڵاتیان تورکمان ئێمە پشتوانیان لێ دەکەن بەڵام ئەگەر هاتوو
لە ژێر کاریگەری حزب و لە حزبەکانی تربی ئەمە لە بەرژەوەندی ئێمە نییە و لە بەرژەوەندی و حزبەش نییە لەبەر ئەوەشدا ئێمە کە پێشترش کە و بەڕێز پرسیارە کردوت کە لایەنە سیاسەکان دیارە لە ژێر کاریگەری حزبێکی کوردی دەمێنێن لەبەرەوەی لایەنی سیاستر قبول ناکە کە ئەم لایەنە سیاسانە بەشدار بن لە کۆبنەوەی پێنج قۆڵی ئێمە ئەم شتانە دروست دەبێت لەبەرەوە ئێمە نامانەوێت ئەم شتانە کە دروست بێ بەرامبەر پێکاتەی تورکمان و کلد و ئاشور و یان لایەنەکان دیکە ئەمە دەمانەوێت کە ئێمە نەتەوەی تورکمان کە نەتەوەیکی گرنگە لە هەرێمی کوردستان کە بەشدارە لە پەرلەمانی کوردستان و حکوومەت و دەمانەوێت لە مستەقبلدا لە دوا ڕۆژدا کە تورکمانەکان لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان لە بڕیاری سیاسی و لە پۆستە سیاسەکان بەشدار بێ و بەڵام بە ئیرادەی خۆی و میوانەرایەتی خۆی بکات. ئەو ناکۆچەیە کە لە نێوان حزبەکانی تورکمانی هەیە ئەمە پەیوەندیدار نییە بەوەی کە ڕاستە ئێوە لە تورکیا نزیکن ئەوانش لە حزبە کوردستانیەکان نزیک بەو ئەوە نییە کە ئێمە لە تورکیا نزیک ئێمە پەیوەندیمان لەگە تورکیا باش کە جەبەی تورکمانی دوای وتم کە بە ئیرادە سیاستکردن بە ئیرادە سەرکەوتترە لەو لایەنەکە بە ئیرادی خۆیان سیاست نەکەم ئەمە ئێمە لە ناومە ناکۆکەیە بۆ یانی لەناومە جیاوازی هەیە بۆ ئەوەندە دڵنیان کە ئەوان بە سیاست ئەمە ڕێزمان هەیە بەو لایەنە سیاسیان لە تورکمانیانە کە لە هەولێرن و لە هەرێمی کوردستان لە دەرەوە ئێمە ڕێزمان هەیە بۆوان ئەمە پشتوانی لە هەندێ بابەتە و لە هەندێ مەراحل پشتوانمان لێ کردووە یعنی ئێمە ئەو جیاوازیە ئەو ناکۆچی هەیە کە ئەو جیاوازی ناوگەشت ناو لایەنە سیاسی کوردەکانیش هەیە ئەو جیازوونە ناو لایەنە عەرەبیەکانیش هەیە ئێمە بەم وانە نییە ئێمە ئەگەر کە بابەتێک بی بە نیشتیمانی بی ئێمە هەموو لایەنە سیاسەکانی ناو جەبهەی تورکمانی و لە دەرەبەی جەبهەی تورکمانیش ئێمە پشتوانیان لێکراوە مەسەلەن زۆر شتە بۆ لە مەسەلەی گرنگەکانم کە پەیوەستە بە مەسەلەی بابەتی نیشتیمانی تورکمانی لایەنە سیاسی تورکمانەکانی جەبهەی لە دەرەوەی جەبهەی تورکمانیش کە داعمی جەبهەی تورکمانیان کردووە و لە عینی کاتژە جەبهەی تورکمانیش داعمی وانیان کردووە. تورکیا ئێوە بە نوێنەری تورکمانەکان دەزانێت لە عێراق؟ تورکیا وەکو یەک تەماشاکە یعنی وەکو یەک مەسافە تەماشا دەکە یعنی جیاوازی ناکە لە نێوان لایەنە سیاسەکان کە بابەتە کەوەش تورکمانەکانی دیکەیە وەکو نوێنەری تورکمانەکانی عێراق مامەڵە دەکات دەتان ناسێنێ بەس تورکیا کە ئێوە دیدارتان لەگەڵ بەس تورکیا نییە ئێمە وەکو حزبێکی سیاسی و ڕسمی و قبولی کردووە ئەمریکاش بەو شێوەی ئێرانش بەو شێوەی هەرێمی کوردستان و بەغداد ئەوروپا و چکە جەبهەی تورکمانی کە حزبێکە کە نوێنەرایەتی زۆرینەی تورکمانەکە بەڵام بەرەی تورکمانی ینی لەسەر ئاستی باڵا لەلایەن کەسی یەکەمەوە لە تورکیا پێشوازی لێکرا بەڵێ ئەمە بە قیادەی جەبهەی تورکمان بەڵام بەشداری بە نوێنەرایەتی سەدر بوو لە نوێنەرەکانی تریش لە مەسەعلا و لایەنە سیاسەکانی تریش بوو کە هەتا لە هەرێمی کوردستانی ئێمە و بەڕێز وەزیری دادیش کە هەرێمی کوردستان بەشدار بوون لەم کۆبنەوەیە ئەمانە کە ئەم کۆبنەوەی کە دوای دوو کۆبنەوە کرا یەک لە ئەنقەرا یەک لە بەغدا کە بە بەشداری هەموو لایەنە سیاسەکان بوو بە تەنیا جەبهەی تورکمانی بوو. با بینە سەر بەرەی تورکمانی ینی بەرەی تورکمانی لە کەرکووک ئەگەر تەمەشا بکەیت جۆرە سیاسەتێک دەکات و لە هەولێرش جۆرە سیاسەتێکە ئەگەر لەگەڵ ئایدن معروف قسە بکەی کەسێکی کوردستانی لێ دەخینەوە بەڵام ئەگەر لەگەڵ سەرۆکی بەرەی تورکمانی گفتوگۆ بکەی هەست ناکەی ئەو ینی ئینتیمای کوردستانی تێدا بێ ئەمە بۆچی؟ ینی ئەمە لەوانەیە کە لە کەرکووک جیاوازێکی هەبێت لەگەر مەسەن ئەم سیاسەتە لە هەولێرەکرێت ئەمەش ئەکڕێتەوە بۆ پەیوەندیەکانی لایەنە سیاسی کوردی و لەگەر جەبهەی تورکمانی و یەک پەیوەندەکانی نەتەوەی تورکمان و لەگەن نەتەوەی کورد لە ناوچەدا بە شێوەیەکی گشتی لێرەدا کە بەو کە لە نزیکەیمە 3 ساڵەکە جەبهەی تورکمانی بە سۆرەکاتی کاک ئەرشە ساڵی سەرۆکی جەبهەی تورکمانی کە پەیوەندیش زۆر باش لەگەل لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندا و لایەنە سیاسەکانی کەرکووک شتەیە کە بەو دوایش کە سەردانی زۆر لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کرا ئەمەش بۆ ئەسایکردنەوە پەیوەندەکان لەوانەیە کە تەبیعەتی ئەو ناوچانە ئەو هەبێ بەڵام بۆ مانای نییە کە ئەمە کە دژایەتی هەرێمی کوردستان و وایە نەتەوەی کورد ئەکرێتن ئێمە وابین ئێستا پەیوەندەکان زۆر باشە کاتم نەماوە برادەرانیش دەڵێن هیچ کات نەماوە بەڵام ئەگەر بە کورتی زۆر بە کورتی ئایندەی تورکمان
لە چوارچەوەی هەرێمی کوردستان بەغدا یاخود ناوچەیەکی سربەخۆ دەبینن کامیان والله ئێمە کە ئەمە ئەم بڕیارە تورکمانەکانی عراق قرار بڕیار لە دەدەن داهاتوودا بەڵێ لە داهاتوودا ئەوان بڕیار باشە دەدەن. بەڕێز ئایدن معروف سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان زۆر زۆر سوپاست سپاس دەکەن سەرچاو. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.